ئێمە کۆمەڵێک چالاکی و ئەکتیڤیتیمان دەست پێ کردووە لەم دەڤەرە ئەوە ئەم ڕۆژێکێکی تر لەو چالاکیانەکە جێگای دەستخۆشیە بۆردی گەنجانی ڕانی بۆردی گەنجانێکی تیژمانی کوردستان پێ هەڵدەستن زیاتر فۆکەس دەخەنە سەر دام و دەستگاکانی حکوومەت و شوێنە گشتەکان و شوێنە قەرەباڵغەکان. ناوەڕۆک و ئامانجی ئەم چالاکی ئەوان زیاتر هۆشدارکردنەوەی هاوڵاتیانە بۆ ئاستێکی بەرزتری خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا و شێوازی دروستی بەکارهێنانی کەلوپەلەکانی خۆپارێزیە. هەڵبەتە ئەمە دووەم چالاکی بۆردەکەمانە لە ماوەی پێشودا سەرەتای سەردانی ڤایرۆسی کۆڕۆنا ئێمە چەندی چالاکی هۆشیاریمان لە ناو شاری ڕانی ئەنجامدا بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا. هەمومان دەزانین ڤایرۆسی کۆڕۆنا تاوەکو ئێستا چارەسەرێکی کۆتایی بوو نەدۆزراوەتەوە بۆی بتوانین ڕوبەڕووی ڤایرۆسە ببینە بۆیە خودپارێزی لە ئێستادا تاکە چارەسەر ئێمە بتوانین ڕوبەڕووی ڤایرۆسە بینەوە. سەرڕای ئۆستانگانەی لە بەردەم کەرتی تەندروستیماندا هەیە بەڵام ڕێکخراوەکان لایانی حزبی بە تایبەتی ڕێکخراوی مام کە لە ماوەی پێشودا زۆر هاوکارێکی زۆری بەم دەڤەرە پێشکەش کردووە. ئێمە شۆک و بۆرد توانیمانەکە بەشدار بین لەو هەڵمەتانە بوو.